سڵاوی کامەران حاجی عومەر و تیمی باسی ڕۆژتان لێبێت. ئەم جارە باس لە لێدانی لەزگا لە تەکسیەکانی نێو هەرێمی کوردستان دەکەین. زیاتر لە 2 ساڵە وەزارەتی گواستنەوە و گەیاندون و وەزارەتی ناوخۆ بڕیاریان داوە ئیتر بۆ لە مەودوا ناکرێ هەر کەسێک هەڵسێ کاری تەکسی بکات. باسییان لەوە کرد دەبێت کاری تەکسی ڕێک بخرێتەوە، دەبێت هەر شارێک لەزگەی خۆی لێ بدات. لە کۆی زیاتر لە 7,000 تەکسی لە سلێمانی ئەم ڕەنگە لەزگەیە لە تەکسیەکان دەدرێت. لە هەولێر سوور، لە دهۆک ڕەنگێکی تر ئیتر بە هەمان شێوە ئەوانەی کە خەتی خارجیشن ڕەنگێکی قاوایی. بابزانین بۆ دەبێت لە سەرەتادا ماوەی 6 مانگ دیاری کرابوو ئەم پرۆژەیە جێبەجێ بکرێت، بەڵام ئەوە 2 ساڵ تێپەڕیوە جێبەجێ ناکرێت. ئەرێ بەڕاست ئەوانەی پێشمەرگەن، ئەوانەی فەرمانبەرن کە دەگوترێت نابێ کاری تەکسی بکەن، چارەنووسی ئەوان چی بەسەر دێت؟ ئایا لە داهاتوودا دەرفەت دەدرێ ئەوانە و کارە بکەن یاخود نە؟ ئێمە لە تەرمیناڵی هەولێرین، هەوڵمان داوە یعنی هەوڵ دەدەین لە داهاتوو قسە لەگەڵ شۆفێران بکەین، ئەوانەی شۆفێری تەکسی خەتی خارجین کە ینی بڕیارەکەی وەزارەتی گواستنەوە پەیوەندیدارە بە بژێوی ژیانی ئەو کاسبکارانش. وەکو دەبینن لێرە تەکسیەکان هەرێکە لۆگۆیەکی تایبەتی هەیە، ڕەنگێکی تایبەتە، ئەمە ڕەنگی قاوەییە پەیوەندیدارە بە خەتی ڕانیە، خەتی خارجی ینی هەموو خارجی قاوەییە. سۆرەکانیش داخلیە، سەر بە هەولێر داخلیە، شارەکانیش هەرێکە ڕەنگی خۆی تایبەتی هەیە. هەلیان نەدا ئێمە مقابلی بەوە هەلیان نەدا، لیان نەدا. ئەستا بڕۆ دەچینە ڕانی یەک سارێ ڕانی لە لۆگۆی پەیوەندیە لەبەر چ؟ وەڵا لیان نەدا. عید محافظە سلێم بەزە محافظی خۆمان هەولێر لێماندایە، ینی لەزگا ئەوانەی سەر بە هەولێر بەس لێ دەدەن، بەس هەولێر لێدا ئەولای لیان نەدا، ئەوانی تر لێ نادەن، لیان نازم لێ دەدا بەس لیان نەدا. تا ئێستا مە لە گەراج یەک سیارەی مقابلی مەلی نەدا. باشە ئەوەی کە لەزگە لێ دەدا ئەوەی لەزگە لێ نادا هەمان تەعامولە لە گەراجەکان تامان مشکل نا ئاینێن ئەمە ئێستا برێمە تایمە هەولێرین سعات 12 ئەمە ئێرە چۆڵ دەکەن ئەوانش ڕانی لۆمە چۆڵ دەکەن ئەمە لێ هەولێر بار دەکەن ئەوانش ڕانی بار دەکەن ئەوان بەبێ لەزگە دێنە هەولێر بەبێ لەزگە دێنە هەولێر ئەوەی لەزگەشی لێدا تەبیعیە هیمە بەس هەولێر لێدایە بەس هەولێر لێدا. باشە پێم بڵێن کێشەکان چییە؟ کێشەکانی ئێوە چییە؟ ینی سەرنجتان چییە؟ ساڵێکە ڕاستە بڕیار دەرچووە دەبێت لەزگە لێ بدرێ گلەی دەکەن دەڵێن تاخیر بووە دەبایە زووتر ئەو بڕیارە جێبەجێ بە چ کێشەک دروست بووە؟ بەخۆی کێشەی ما لە تەکسی یەکەمش داخلی و خارجی لێک جودا نەبوویتەوە، هەتا ئێستا لێک جودا نەبوویتەوە. باشە خۆی دەبی مەفرەزێک دابندرێ کە مەفرەزە دانرا تەکسی داخلی چۆ دەرێ بێ خار بێ بارەکە گەشتیارەکان هەمووی لە دەرێ بارەکە عەزەکەی بەکەمتر ئەبا، یعنی خۆ هیچ فەرقی ئەمە لێ بەکەم کەتیە بەخۆی قانون دەبی ئێستاکە لەمێ با جێبەجێ کرابە. باشە بەڵام دەگوترێت ینی مەسلەی تەکسی ڕێخستنەوەیە پێشتر هەر کەسێک دەهات لەگەڵ ڕێزمدا بەشێک لە شۆفێران کە لە ئەسڵدا شۆفێری تەکسی نەبوون، ینی پیشەکەیان پیشەی تەکسی نەبوو بۆ هەوا و نەفەسی خۆی کاری تەکسی دەکرد. ئێستا پێتان باشە من ڕێک بخرێتەوە؟ با ڕێک بخرێتەوە لەبەرەوەی تەکسی ئیشێکی وایە کاکامەران عائلە سوار دەبی ئەنواع نەفەر سوار دەبی ئەگە بێت و مەسەنەن ئەو نەفەرە ڕێک و پێک نەبی یاخود سیقەی لە گواستنەوە و گەیاندن سیقەی ئەو کەسە سیقەی لەسەر نەبێ پێویست ناکە ئیشی تەکسیایەتی بکە کاری تەکسی بکە. حاجی لێرە تو چەند ساڵە کاری تەکسی دەکەیت؟ من 30 سال زیاتر. باشە لێرە تەکسێکی زۆر دەبینم شۆفێری تەکسی. باشە ئەوانەی لێرە کاری تەکسی دەکەن بەس ئیشی تەکسی دەکەن یان لەولا موچەیان هەیە و پارەیان ئەمە جۆرە ئەمە جۆرە بەری ئەمە جۆرە کاکەمەرانەمە ئەلەسا لەو دەرکەیڕە دوو فلتەرمان لە پێشە باشە لە دوڕ دەرکەی لە دوڕ دەرکەی لە دەرێ بار دەکات بە ناو گەراج دەری کاکە دەری عایدی من نیە دەرێ لە دەری گەراج بارکە عایدی من نیە دێتە ئەو دەرکەی تەکسیەکان داخلی لە دوڕ دەرکەی ڕاوەساینە نایە لە نەفەر سارە بێتە ژوور یعنی بزینی نەفەر کێشەی هەرە گەورەیە هەرە گەورەیە کێشەشی دیشمانەیە ئەمە 10 ساریش هەیە لە مەفرەقی عاجیاوی ئەمە حەقمان دەخورێ لەوێ هەچەندی هاوار دەکەین دەچینەکن کاغی دەچینەکن کاگ ئەوەی نیقابەی کەس حەسمان لێ ڕناگریە دەچین سیارەك دوو سیارە سێ سیارەمان دەگەڕێتەوە ئەوی دی لە مەفرەق عاجیاوی سوار باشە پرسیاری عام دەکەم ئێوە هەمووتان شۆفێرن دەتانەوێت لەزگە لێ بدەن
یان دەتانوێت پرۆژەکە بە تاوەتی سیارەکە جوانە بەس لێرەدا حکوومەت بەڕاستی گەرخەمەی دروست کردی لەو بە ئەوەی ئێستا لە 2019 کە ببیرتان بێ لە کۆتاییەکەی ماری 2019 ئەو بڕیارە دەرکرا ئەوەی مۆزەفی دوای نەبی تەکسی باژوە هەستا درێژیان کردەوە هەفتەش ماک پێ چوو درێژ کردەوە خەرکەی زۆر سەرمەند بوو هەبوو تەکسی دەفرۆش بیسی وەرە قارزانتر دوایە کە تەمەشای دەکرد دیسان بڕیارەکە فەشەری پێاتەوە دیسان تەکسی دەکڕێەوە لە 2020 بوو کەرەنتینەی بەسەدات لە گواستنەوە گوتیانەوە ڕاژیرە دیسان دەستی پێکردەوە یعنی ئەو بازارەکەی هێش شێوان خەتەکەی تێکدا باشە ئێستا دەتانوێت پرۆسەکە بەردەوام بێت حکومەتەکە بڕیارێک دەدا با یەک لای کات و بە یەکجا با دۆی خەر دووسێ جا زەرمەند نەبی حاجەوە چێوە ئەمن یەکەم کەس لەگەوانە چوم کە لەزگەی لێ بدەم باشە چوویمە مروری ئەو هزار بیلێدا گوتی نابی نفوست کۆنە دەسمە نفوسی دەرێ نفوزی ناکرێتەوە کارتی نیشتیمانی دەرێ ڕاوەستایە باشە ئەمن چی لێ بکە یعنی ئەوش بوویتە بەربەست بەرێ ئارێ وەڵا بەربەست ئەو لۆک لەگەر ئەو شخصی بووم کە چوم ئەوە زەربەکە یەکە مرور لێدایە ڕەفسی کردەوە بەرێ ڕەفسی کردەوە لەسەر نفوسەکەم باشە مرور چیشی بانگاواز ئەوە کاکە داوا لە وەزیری گواستنەوە دەکەم دوو کێشەی سەرەکی هەیە لە گەراجەکان ئەوە بێزگە لە لەزگا باشە ئەو دوو کێشەیە یەکیان نەفەر دزینە با چاکی جێلێبی بەڕێز جەنابی وەزیر هەروە بێتەوە کێشەی کەشەیە بەتاڵ بەتاڵانێکە لە هەولێرە قەڵابی پێدەرێن ئەو قەڵابیە زۆر مشکیلەیە کامەران شتێک کەشەیە ئێمە سایقمانی خەرشی کەرکووکە ئیجازەکەی کەروکە کارتی زانیاری هەولێرە کاتزانانی شوێنەکانی کەیان لەبەرەوەی نفوسی لەبەر ئەوەی کە ئیجازەکەی کەرکووکە لێرە نەزگەی بۆ ناکەن کابرا دەبێت بسەلیان جادێشکە دەرەکاتەوە یان هەولێر یان سلێمان شوێنێشکە ئەوە سارەسەرکرێ باشە سەرنج لەسەر ڕسومات بوو لەسەر ڕسومات باشە چەند بوو پارەکە چەند بۆ پێشتر قەدیم 75,000 دینار ئەگەر سیارە مەقسەد کابرا خەتەکی هەبایە بیفرۆشبات و 75,000 ئێستا کە چەند کەسانێک هەستان وەرە خەرپارەی دەکاتن هەستا حکومەت پێکردیە 530,000 دینار ئەمر خەتەکە گە بفرۆشمەت و 530,000 بێت لە پاش بڕیاری لێدانی لەزگا ئەوە لەزگە علاقی بە لەزگەوە نەبوو ئەوە پێشترە و علاقی بە لەزگەوە نیە ئەوە خەت گۆڕینە ئەوە یەک دقا دووش کارتی خەت ئەم خەتمەیە هەموو ساڵێک خەتی بە من نوێ دەکاتەوە 50-60,000 دینارم دەچی ئەقلۆ سەنەوی نوێکردنەوە 5 ساڵ 6 ساڵە ئینجازە 5-6,000 کارتێکی خەت هەموو ساڵێ معقولە من 50-60,000 دیناری بدەم جاران هیچ نەبوو باش 10 ساڵی کەس باسی کارتە کرد هەت بوو خەوا و خەتی خۆتە سەبارەت بە متمانە لە نێوان کۆمەلگا و شۆفێرانی تەکسی بە تایبەت ئافرەتان زۆر زار جێبیستی ئەوە دەبم من ینی ئافرەت ئەو کاتی دەست لە تەکسی ڕدەگری دەست لە هەموو تەکسێک ڕناگری کەمێک دەمینێ لەسەر شەقام دەوەستێ پاشان دەست ڕادەکێشن ئەویان وەکو شتێک ترسێکە دروست بۆ لای ئافرەت کە دەبێ بزانێ یەکێک هەڵ بژێرێ کە بە متمانەوە بچێتە ناو ئەو تەکسیە بۆ ئەوی کە خۆی پێ بپارێزێت زۆر زاربی لەوە دەکەینەوە کەسێک بێت کە بە تەمەن بێ ینیش ینی بە سەر و سیما لەوە تێبگەی کە کەسێکی چۆنە ئەویان پێویستی بە هزر و مێشکێکی باش ینی هەر تەکسێک بێ ناتوانین نا لە بەرەوەی ترسێکە بۆ دروست دەبێت من زۆر جار دەیبیستم کە دەڵێن ئەها لە ناو تەکسی تووشی فلان دیاری دەبووین تووشی فلان کێشە بووین ئەویان شتێکی چۆن دەڵێ شتێکی ناخۆشە بۆیە پێویستە ینی ڕێگری لەو جۆرە کارانە بکرێت. باش ئێستا حکوومەت خەریکە کاری تەکسی پیشەی تەکسی شۆفێرانی تەکسی ڕێک دەخاتەوە ئەمە بۆ دڵخۆشت دەکات باشتر دەبێت لەوەی لەمە دووە کە نمارەیەکی تایبەتیانە بۆ ژمارەیەکی تایبەت وڵا ئەکید ئەویان کاریگەریەکی زۆر باشی دەبێت ئەگەر حکومت بتوانێت چۆن دەڵێ بە شێوەیەکی فەرمی چاودێری هەموو تەکسیەکان بکە و پێم باشەوەکو نووسنگەیەکی تایبەت هەبێت کە حکومت خۆی سەرپەرشتیاریان بێ بزانێت کە کێ کاری تەکسی دەکات بە شێوەیەکی فەرمی و چۆن دەڵێ دیار بێکێ لی بکۆڵێتەوە ئەو کەسێک کە دەست بە کاری شۆفێری دەکە ئاەتی ئەو چییە لە دەستپێکردنی ئەو کارەیدا نیەتی خراپ بێ دەبێت ڕێگری لێ بکرێت کە ئەو ئیشە بکات ئەگەر نیەتی کاسبی بێ و ئیشکردن بێ ئەویان بابەتێکی جیاوازە زۆر لە ئافرەتان دەبینم ینی ئەو ئافرەتانە دەڵێن کاکە ئێمە لەگەڵ هەموو تەکسیەک نبینە سەرنشینی لەگەڵی سوار نابین هەندێکیش دەڵێ نا بەو شێوەیە نییە ئەنی دەکرێ احتیادیە وەک هاو شێوەی وڵاتانی دنیا شۆفێرانی ئێمەش جێگای ڕێزن تێگەیشتنی تۆ چێ وەکو ئافرەت بەڵێ سەرەتا وەکو ڕێزێک بۆ شوفێرەکان بەڕاستی هەندێک شتی دەبین ئەم وەکو ئافرەتە قسەی دەکەم وەکو خۆم هەندێک شت دێتە پێشم
ترسێکمان لەلا دروست بووە کە نەوێرین لەگەڵ هەموو تەکسیەک سوار بین بەسێترین شتێژکا کامەران دەبینین ئێستا زۆربەی خەڵکەکان پیشەی تری هەیە بەڵام تەکسیدا بەس ئیشی تەکسی ناکە ئیشی تەکسی ناکە ئێمەی ئافرەت لامان لە مێشکمان شت دروست دەبیت ئایا ئەو کەسە لۆ ئیشیتکەی هەیە ئەو تەکسی لە بۆ مەرامی خۆی بەکاردین بێزارت دەکە بۆ نمونە ئەو کاتێک تۆ لەگەڵ شۆفێرێکی تەکسی دەبێت سەرنشینی چ بێزارت دەکە هەندێک جاریان کەس و کارت خۆت ئەو کاکەمران بیرمانەتی ئەو ڕۆژەیە کە ئافرەتێکی بیانی وەکو ئافرەت لەگەڵ ینی کوردیش نەبوو بیانی بوو کە دەستڕێژی کراسەری بەڕاستی ئەوە زۆر جێگەی داخە و بێزارکەری شوفێریش دەلایەن ئەمە وەکو ئافرەت وەکو خانمان زۆر جار توانزمان لێدەن زۆر جار بەسێترین شت دەنجی رادیۆیەکەی تەنزیلەکەی زیاد دەکە ئێمە دەترسین لۆی کە لەگەڵی سوار دەبین بۆ جار دوم ئێمە ترسمان لا دروست دەبێت کە نەوێرین جاری کە سواری تەکسی باشە ئەو کاتێک کە دەزڕا دەگری بۆ تۆ گرینگە شۆفێرەکە بە تەمەەن بێ گەنج بێ جوامێر وڵی کامران هەموو ئێستا لە ڕووی هەموو تەمەنیەکەوە پیا و لەگەڵ ڕێزم ینی ئافرەت ترسی لی هەیە ینی ئەگەر بە تەمەنیش بێ هەر ترس لی هەیە ینی چەندین شتمان جێ بۆ چەندین شت دێتە پێشمانەوە ترسەک لە تۆ دەڵێیت حکوومەت تکایە بەڵێ تکایە بەڵێ وەکو وڵاتانی کە ئەوە کە ئەنجومەنێک هەبیتن کە ئەمە توانیم سواری تەکسیەک بووم کە هەر شتێکی بەرامبەرم کرد کە ئەمن هاتمە خواردەت بتانم ئەو ئەنجومەنی ئاگدار کەمەوە فلانە تەکسی فلانە سکاڵای لێ بکەم. لە 2019 ینی مۆڵەتی وەرگرتنی لێدانی لەزگە لەلایەن چەند کۆمپانیایەک لە هەولێر سلێمانی دهۆک درا بەو کۆمپانیانە کە ئیتر بۆ لە مەودووە بەم شێوەیە لەزگە لە ئۆتۆمبیلی تەکسی بدەن پێشتر بڕیار وابوو لە ماوەی 6 مانگ دەبێت پرۆسەکە تەواو بێ ئەوانە گرێبەستیان کردووە بەڵام وەکو دەبینن ئێستا 2021 2 ساڵ زیاتر تێپەڕیوە لە 19ەوە تاوەکو 2021 ینی ماوەیەکی یەکجار زۆرە تاوەکو ئێستا بەپێی ئامارەکان لە سلێمانی زیاتر لە 1000 تەکسی لە دهۆک ژمارەکەی زیاترە هەولێر زۆرتری ژمارەیە کە نزیکەی 4000 تەکسی تاوەکو ئێستا لەزگەی لێداوە خاوەن کۆمپانیاکان کە گرێبەستیان لەگەڵ وەزارەتی گواستنەوە کردووە ئەوان ناڕازین دەڵێن کاکە ئەو پرۆسێ زۆر ینی لە سەرخۆ بڕێوە دەچێت گرێبەست 6 مانگە بەڵام ئێستاوە چەندین مانگ تێپەڕیوە بەسەر مێژووی گرێبەستەکە ئەوان تاوکو ئێستا نەیانتوانیوە تەواوی تەکسیەکانی هەولێر بەلای کەمیەوە هەولێر چونکە لێرە کاڕادەیەکی زۆر پۆلیسی هاتچۆی هەولێر هاوکارە بۆ جێبەجێکردنی ئەو پرۆسەیە بەڵام لە شارەکان تا ڕادەیەک وانە دهۆک باشترە لە سلێمانی خەریکە کۆمپانیاکە هەردای دەخە ئەم دوو بەڕێزە کە خاوەنی ئەم کۆمپانیایان من حەز دەکەم ڕای ئێوە وەگرم بەردەوام ئێوە تەلەفۆن دەکەن دەڵێن کاکە ئێمە لە زەرەرداین تکایە هاوکارمان بن ئەم پرۆسەیە بە بەردەوام بێ خەڵکێکی کەم دێ لەزگە لێ بەخێر بێن سەر چاوان ڕاستە خەرک زۆر کەم دێ دەبا بە ماوەی 6 مانجی ئێمە ئەو پرۆژەمان تەواو بکردبا باشە بەڵام خەرکەکە زۆر بەکەمی دێ و زۆر هاتووی وەزارەتیشمان کردیە هیچیان بۆ نەکردوین و ئێستاش جەنابی وەزیر لەسەر خەتە دەیەوێت ئیشەکەی بۆمە جێبەجێ بکاتن باشە بۆ خەڵک بەکەمی دێ لەبەر چ بەکەمی دێ مەسەلە چییە فشار نییە لەسەر ئەوان فشارێک نییە بەخۆی دەبی فشارەکە بەخۆی لەبینی وەزارەتی گواستنەوە و وەزارەتی ناوەخۆیە ئەگەر بە هەردووکشان وەزارەتی ناوەخۆ قسەک هاوکاری بیتن هەندێک تونکرێرە بەخۆی مەفرەزەکان دابدرێن لەوانە تونتر دەبیت و خەرکە زیاتر دێتت باشە لە هەولێر چەند تەکسی لەزگەی لێدراوە 4 تا 5000 تەکسیمان لێ گەیشتۆتە پێ بەڵام ژمارەی تەکسیەکان کە ئێوە گرێبەستان کردووە لەزگەی 35000 تەکسی گرێبەستمان کردووە بە ماوەی 6 مانگ هەموو تەکسیەکان لەزگەی لێ ینی ئێستا لە هەولێر 30000 تەکسی بێ لەزگەی 30000 تەکسی بێ لەزگەیە و تا ئێستا ئەو لەزگەی لێشماندای و 5000 تەکسی داومانە کرێی مۆزەف و کرێی شەریکە هیچ ینی لە زەرەرین و هیچ تاویزەکیش نەکراینەوە ئێستاش داوە لە وەزارەتی گواستنەوە و گەیاندن و وەزارەتی ناوخۆ دەکەین شتێکمان بۆ بکەن یەکلایی بکرێتەوە ئیشە سایق تەکسی ناتوانێت ئێستا نازانی ئەو ئیشە فەشەلی هێناوە یان
دەکرێت ئەویشە فەشەلینەوەیان بەردەوامە ئێستا بەخۆی لە حکوومەتە بەردەوامە بەس لە ناو خەرک فەشەلی هیناوە فەشەلی هینەوە فەشەلی هیناوە باشەمانە خاوەن شۆفێری تەکسین کاکی من ماندوو نەبی تۆ هاتووی لەزگەلێت ئەوە ئۆتۆمبیلی تۆیە لەزگەل لێدا پرۆسەکە زەحمەتە ئاسانە ناوەڵ ئاسانەکە بکرێت ئاسانە باشە خەڵکێکی زۆر لەزگە لێ نادە لەبەر چیە و شۆفێرانە بۆ لەزگە لێ نادە قڕانی دیار کەسێک بە تەبیعاتی خۆی ئێستا من بمزانی بە هات جوانە وڵی زووتر لێ بدەدا لەبەر جوانەکەی وڵی جوانە و قانونیشە قانونیشە بەری قانونیشە وڵی ئەگە بمزانی بە زووتر لێم دەدا باشە چەند ساڵە تۆ کاری تەکسی دەکەی من لە 2014 باشە هەندێک جار ئافرەت دەڵێن کاکەسی قەمان بە هەموو تەکسێک نییە لەگەڵی سوار بیم ڕێکخستنەوەی کارێک بەساغ دەگۆ ڕێستا من لۆ بۆ کاسبیم کڕیە لە مێژە خاوەن تەکسی تۆ شۆفێری تەکسی منەوەڵا لە مێژە شوفێر تەکسی باشە لەزەر لێداوە چەند دەبێت وەڵاوە ساڵی دووەمە نوێشم کردەوە وڵا ینی جارشکە نوێت جارێک نوێم کردەوە بەخوا 20500 شم چوو باشە بەس هەندێک لە برادران دەبینیم لەزگیان لێ نەداوە بۆ بەخوا وایە برادری وایە فشت پێکاڵێ ئەوە لەزگەل لێداوە چوە سیارەکەی خاوێنە بۆی نییە دەرێم من ئەو لەزگە سوورەی لێ نایم ینی پێی باش نییە پێی فشەیە ناوەڵات پێی فشەیە پێی فشەیە ئارێ وەڵا باشە تۆ دەڵی چی ئێستا بەشێک لەوانەی فەرمانبەرن پێشمەرگەن کاری تەکسی دەکەن تۆ موچەخۆری من تەقاعدێکی بەسیتم پارێکی کەم وەرەگرم تەقاعد ژیان بۆ لە ئەو نییە باشە تۆ لەگەڵ ئەوە دای ئەوانەی موچەخۆر بەنیشی تەکسی بکەن بۆخوایە ئەگە بێت و ئەوانە مەقسەد هەیە معاشی میلیۆنێ بەسەرەوە پێویست ناکە تەکسی لێ بخورێ ژیانی من و توی لەوانەیە لەسەر ئەو تەکسیەیە کابرا هەیە میلیۆنێ وەرەگە یان میلیۆنێ زیاتر وەرەگە یان کەمتر وەرەگرێ یعنی ئیشەکەی ئەوەی کەش سەقەت ینی هەیە میلیۆنێک وەگرێویشی تەکسی لەوانەیە میلیۆنێکی زیاتر وەرگێ هەیە ئارێ وەڵا هەیە باشە ئەمە بۆ بژێوی ژیانیتی ینی شار مەسەلە وەڵا بۆ خۆی بۆ ڕابواردنەوە بۆ چکیکەیە ئەگەنا پێویستی بۆ ئیش تەکسی نییە جەنابی وەزیر زۆر سوپاس بۆ ئەو دەرفەتە بڕیارێک پەیوەندیدارە بە ڕێخستنەوەی کاری تەکسی لە 2019ەوە دەستپێکی 2019 دەدرێت بڕیار وا بوو لە ماوەی 6 مانگ تەواو بێ بەڵام ئەوە 2 ساڵ تێپەڕیوە خەڵکێک بێئومێد ئەوانەی کە شۆفێری تەکسین بێئومێد بوونە زۆر جار دەگوترێت ئیتر ئەمە بڕیارێک بوو حکوومەت جارێکی دیکە جێبەجێی ناکە پشتگوێی دەخە ڕاستی مەسەلەکە چییە بۆچی ئەوەندە دواکەوت و بەنیازی چین پێشەچی ئەمە بەخێر بێن و زۆر سپاسی کوردستان 24 دەکەم و سپاسی جەنابەت و ستافەکەتان کە هەمیشە بەدواداچوون لە بۆ چێشی خەڵک دەکەن ئەمە بەڕاستی ڕۆڵەی ڕاستەقینەی ڕۆژنامە نووسیە کەوتە پردێک بۆ گەیاندنی ڕاستیەکان و بۆ پردێک بۆ گەیاندنی واقعی هەوڵاتی بەنسبەت ئەم بڕیارە ئەمە تەنها بڕیارێک نییە ئەمە پرۆژەیەکی گشتگیرە بۆ بە پیشەکردنی کاری شۆفێری تەکسی ئەم بڕیارە کە دراوە ئەم پرۆژەیە کە ڕێک خراوە پرۆژەی شریت و لۆگۆ و کارتی زانیاری شۆفێرەکانی تەکسی بڕیارێکە کە دراوە پرۆژەیەکە کە دەست پێ بکرا لە کۆتاییدا بەرهەمەکە ئەوە دەبیتن کە پیشەی شۆفێری تەکسی دەبتە پیشەیەک چوارنانە چوارچێوەی لە دروست دەکرێت بەو چوارچێوەدا ئەوە دەبتە پیشەی تەکسی یەک دوو تەکسیەکان ئۆتۆمبیلەکانی تەکسی لە دهۆک لە سلێمانی لە هەولێر لەو کاتێک کە ڕقەمش دەربچی ئینشەڵا لە هەڵەبجە هەر یەک و ڕەنگی خۆی دەبی لە ڕووی شریت و لۆگۆ ئی هەولێر ڕەنگیان جیاوازە ئی دهۆکچێ ئی سلێمانی و هەروەها ناوەندی شارەکانیش ڕەنگیان جیاوازە کەواتە قەڵەباڵغی دروست ناکرێت هەر تەکسیەک لە شوێنی خۆی دروست دەکات لە ڕووی ئەمنیشەوە ئاگاداری ناوەڕۆکی پرسەکە لە دهۆک لە هەولێر لە سلێمانیش تا ڕادەیەک هەنگاونراوە کە زۆرترین تەکسی لە هەولێر لەزگەی لێداوە بەڵام ئێمە لەگەڵ خاوەن کۆمپانیەکان قسەمان کردووە دەڵێن کاکە تاخیر بووە ئێستا بەشێک لە شۆفێرانی تەکسی خەریکە لەزگەکە لێ دەکەنەوە متمانیان نامینێ لەوەی کە ئەم پرۆژێ تا کۆتاییسە ئەم پرۆژەیە ماوەیەک ڕاجیرا لەبەر کۆڕۆنا
و لەبەرەوە هەروەها بابەتی بایۆمەتریک ڕاوەستا بوو. ئێستا بایۆمەتریک کراوە و شوێنەکان زیاد کراوە. ئەمە یەک دوو ئەو بەشەی دیکەی کێشەکە لەوەیە کە ڕێنماییەکانی بەڕێزان لە وەزارەتی ناوخۆیە. ئەو ڕێنمایانەی کە پیشەی تەکسیان مەحسوور کردیا بەم کەسانەی کە زەرەبتە دەزانن ئەوەی بابەتی پۆلیس و ئاسایش و پێشمەرگە و هەروەها فەرمانبەرانی حکوومەت کە حەسر کراوە. ئەم بابەتە ئێمە بە نووسراوێکی فەرمی ئاراستەی ڕێزدار جەنابی وەزیری ناوخۆ و هەروەها وەزارەتی ناوخۆمان کردیا هەتاکو ئەوانیش دیراست بکەن پێداچوونەوەیەک بەم ڕێنماییە کە لە کابینەکانی پێشوو دراوە بکەن. ئێوە لەگەڵ کارکردنی ئەوانن یاخود ئێمە لەگەڵ ئەوەینا کە ئیعادەی نەزەر بکرێ ژمارەیەکی زۆر لە شۆفێرەکانی تەکسی کە من دەرێم ژمارەیەکی زۆر من دڵنیام کە زیاتر لە 65% لەم شۆفەرانەی ئێستا کار دەکەن شۆفێری تەکسی یان فەرمانبەرە یا مامۆستایە یا پۆلیسە یا ئاسایشان پێشمەرگە. ئێمە ئەو کاری کە دەکەین کە کارتی زانیاری دەردەکەین لۆگۆ دادنێن دەمانێت ئێمە و ئیشە ڕێک بخین کە تو کارتی زانیاری دەکەی بۆ شۆفێری تەکسی کاتە ئەو شۆفێری تەکسیە باگراوند چێک لە ئاسایش بۆ کراوە لە مختاری گەڕک لە پەنجەمۆر و لە ئەدلەی جینایی کەەوە ئەم شۆفێرەت پێشتر هیچ جەریمەیەکی خوانەکە مخلە بشەڕەفی نییە تەشقەلەی سیکسی بە کەسی نەکردیە دزی نەکردیە کەواتە ئەمە باگراوند چێک کرایە و ئەو کاتی زانیاریە لە هەردوو باریفی پشتەوە و لە جامی پێشەوە کە جەنابتان کردتان ئەمە دەکە پیشەی تەکسی ڕێک دەخرێ لەبەر بابەتی کۆڕۆنا ئێمە دواکەوتین و بابەتی بایۆمەتریک دواکەوت بوو ئێستا بابەتی بایۆمەتریک کراوە و هەروەها شوێنەکان زیاد کراوە هەتاکو شۆفێری تەکسی بتوانانی بیکە ژمارەیەکی دەتوانین برین ئێمە پێمان کەمە هێشتا یەک لەسەر حوتی شۆفێرەکانی تەکسی هاتینە و لۆگۆ و لەزگیان لێداوە کاتی زانیاریان دروست کردیا بەڵام لەگەڵ ئەوەی کە هاوکارانمان لە وەزارەتی ناوخۆ ئیعادەی نەزەر چاوخشاندنێک بکەن بەو ڕێنماییانە ئێمە دەتوانم برێم کە زۆر ئەم بابەتە گرنگە لەبەر پێشخستنی کاری شۆفێری تەکسی و هەروەها پاراستنی ئاسایشی هاوڵاتیان بەڕێوە دەچێت. سەقفێکی زەمانیتاندانەوە هەتا یەکی هەشت سەقفێکی زەمانیماندانەوە بەڵام لەگەر ئەو ڕێنمایی ئێستا هەیە تا ڕادەیەک بوویتە کێشەیەک لەبەرەوە زۆربەی ئەوانەی کە دەیانەوێت بچن ئەم کاتی زانیاریە دەربکەنەوە لۆگۆی لێ بدەن ناتوانن لەبەر ئەو ڕێنماییە. ئێمە نووسراوێکمان ئاراستەی وەزارەتی ناوخۆ کردیە و چاوەڕوانین بەڕێزان لە وەزارەتی ناوخۆ بزانین ئەوان بڕیاریان چی دەبی کۆبنەوەی هەڵبەشمان کردیە کۆنووسێکش کرایە و تۆقیعکرا لەلایەن هەردوو وەزیر و من دڵنیام کە دەتوانین هەنگاو بە هەنگاو ئەم پرۆژە گرنگە لە بەخزمەتی هاوڵاتیان بگەین لەسەر و هەروەها لێرەدا من لە بەرنامەی جەنابتان داوا لە هاوڵاتیانی بەڕێز دەکەم هەمیشە هەر کاتێک کە پێویستیان بە تەکسی دەبیت ئەم تەکسیانە بەکاربیێنن ئەوانەی کە لەزگە و لۆگۆیان کردیا لەبەرەوە ئەم بەڕێزە ئەم شۆفێرەی تەکسی کە لەزگە و لۆگۆی کردیا لە گشت ئەو قۆناغانە ڕۆیشتیا لە ئەمنیەتی تەواوە هەروەها لە سیارەکەی لە ڕووی ئیجازە و هەموو شتێک هەموو تەواوە کەواتە ئەم سایق تەکسیە لەلایەن حکوومەت ناسراوە و گشت بە گشت قۆناغەکە ڕۆیشتێ و هەروەها داوا دەکەن لە گشت سایقەکانی تەکسی دیکە شۆفێرەکان کە پابند بن بە بابەتی شریت و لۆگۆ و هەروەها کارتی زانیاری و سەردانی ئەم شوێنانە بکەن کە قۆناغ بە قۆناغ هەتاکو و کارەکانیان تەواو بکەن و بتوانن بە پێی یاسا کارەکانی خۆیان ڕێک بخەن. کێشە و گرفتی بەشی زۆری شوفێرانی تەکسی سەبارەت بە لێدانی لەزگە و کێشە و گرفتەکانی هاتوچۆی و کاری تەکسیمان گەیاندە وەزارەتی گواستنەوە گەیاندن کە باسییان لەوە دەکرد پرۆسەی لێدانی لەزگەکان پرۆسەیەکی خاوەن کۆمپانیەکانیش گلەیان لەم بوارەدا هەبوو. جنابی وەزیری گواستنەوە گەیاندن باسی لەوە کرد کە
یەکی هەشتیان دیاری کردووە کۆتایی بەم پرۆژەیە بێت ینی هەموو شۆفێرانی تەکسی ئەمە ئەو تەکسیانی لە کوردستان هەن پێویستە لەزگیان لێ بدرێت سەبارەت بە کاری پێشمەرگە و ئەو فەرمانبەرانەی کە کاری تەکسی دەکەن و موچەخۆرن ئەوان دەڵێن لەگەڵ وەزارەتی ناوخۆ لە خەتداین ئەو کاتەی کە بڕیارەکە درا ڕێگە بەو کەسانەش دەدرێ ئەوانیش بە هەمان شێوە کاری تەکسی بکەن بەڵام بە مەرجێک دەبێ ناسنامە و ئەمنیەت و تەواوی هەموو ئەو مەرزانێک کە دەیان ناوە کەسێک شۆفێری تەکسی بکات هەیبێت دەبێت لە فەرمانبەر و ئەو کەسانەشدا هەبێت تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست بێت.